ئەوتان لەبێ کاتەوە کاتێکتان باش ئازیزان و خۆشەویستانی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ خۆمان زۆر بە خۆشحاڵ زانین پرۆگرامتان پێشکەشەکەین و کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی باشمان ئامادەیە هیوادارین کەمتر لە دوو کاتژمێر لەگەڵمان بمێننەوە و بینەری پرۆگرامەکە بنجابە بە پرسیارێک لانەوە دەست پێ بکەم. لانە ناوی چەند پشتی دوای خۆ دەزانیت؟ پێش خۆ دەزانی ببوورە بۆ حساب بکەم فەرموو. لانا شوان عادل جەمال عیرفان مەلا ڕەسوڵ محەممەد شەش دانە منی شەش دانە ئازانم. ڕەوەند قادر مستەفا محەممەد عەزیز فەیزوڵڵا منی شەش پشت دەزانم. ئەمە زۆر گرنگە ڕەوەند بەڕاستی ئێمە بتوانین بەڵام کەسانێک ڕەنگە بەس تا باپیری بزانێ ئەقێچێکە باپیری باوکی خۆش باپیری باوکیشە بزانین کە لە هەندێک لە دام و دەستگاکانە هەیەڵە ناوی چواریم بەرێ ڕاستەکەی کاتە تەلەفۆنەکە و باوکی ئەوە باپیری ناوی بوو کاتە گرنگە بە تایبەت بۆ کەسە گەورەکانی ناو خێزانەکان بتوانن ئەم زانیاریە بنەوەکانیان بن چونکە ڕەنگە زۆر کاتنەوەی ئێستا ڕەوەند خۆی زۆر بەلایەوە مەبەست نەبێت کە زانیاری وەرگێ لەسەر باو باپیرانی بەڵام ئەوە دایک و باوکەکەیە ئەوە کەسە گەورەکانی خێزانەکەی کە بتوانێت زانیاری تاوی ئەو خێزانە بەو کەسە ببەخشێت. کەواتە ئەمەی کە باسمان کرد پێشکی ئەم تەوەرەمانە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ڕەگ و ڕیشە و ڕەچەڵەکە و بۆ زانینی ڕەگ و ڕیشە و ڕەچەڵەکی کورد تا چەند گرنگە ئێمە و تایبەتی بنەوانی کە ئێستا هەن ڕەگ و ڕیشە و ڕەچەڵەکی خۆیان بزانن باو باپیرانیان بزانن کە هەیە نەک شوێنی باو باپیرانی نازانێ یان ڕەگ و ڕیشەی ئەسڵی خۆی نازانێت بەڵکو ناوەکەشی نازانێت کە ئەمە شتێکی زۆر سەرەتاییە. هەر ئەمە وای کردووە کە نووسەرێک شێخ بورهان شێخ محەممەد خەرنۆکی کە کتێبێک و با بڵێن دوو کتێب لە دوو بەرگا مێژووی بەشێک لە هۆز و تیرە و بنەماڵەکانی کورد چاپ بکات و بڵاوی بکاتەوە کە ئەمە 4 ساڵان کتێبە چاپ کراوە بڵاو کراوەتەوە و گرنگی خۆی هەیە و بەردەوامیشی هەیە ئەم کتێبە واتە خۆی باز لەواکات کە بەردەوامەکەی چۆنە بێت. شێخ بورهان لە لامانە لە ستۆدیۆ و باز لە کتێبەکە و باز لە گرنگی ڕەگ و ڕیشە و ڕەچەڵەکەکات. کاک شێخ بورهان سڵاو لێ زۆر بەخێر بێ کاک شێخ بورهان سڵاو لێ بێ زۆر بەخێر بێ سەر چاوم بەخێر هاتیت. سڵاو لێ بەخێر بێت. بای باش کاک شێخ بورهان بەخێر بێت. کاک شێخ بورهان چی وای کرد بەڕێزت بیر لەوە بکەیتەوە کتێبەکە 4 ساڵە بوونی هەیە بڵاو کراوەتەوە و بەس چی وای کرد کە بەڕێزت بیر لەوە بکەیتەوە ئەم دوو کتێبە بە چاپ بگەێنیت؟ سەرەتا سوپاسی ئێوە کەم کە دەرفەتێکمانە دەنێ ئەم بەیانێ لە خزمەتی ئێوەی بینەران و بیسەران نابین. سوپاس بۆ کەناڵی کورسات وەکو ئەرکێکی نیشتیمانی و پەروەردەی خێزانی کە هەمیشە هەر کەسێکە لە ڕەچەڵەکێکا لە بنەماڵەیە کابێ دیارە پێشتر و لە ڕابردووە حەز و خولیایەکی ئەو خولیاش هەر وەکو چۆن ئەگوێزرێتەوە بۆ نەوەکانی داهاتوو هەستم بەوە کرد کە بۆشاییەکی گەورە هەیە لەوەی کەوا زۆر لە بنەماڵە بەڕێزەکان کە لە ڕابردوودا و لە مێژوودا ناویان تۆمارە بەڵام بەداخەوە نەخراوەتە سەرپەڕا و بیرم لەوە کردەوە کە با بڵێن توێژینەوەیەکی مەیدانی لە ماوەی 19 ساڵا بە هەر 4 پارچەی کوردستانە بگەڕێم هەموو ئەو بنەماڵە بەڕێزانەی کە پێویست بەوە ئەکا بینوسینەوە بینوسمەوە. باش کەواتە کاک شێخ بورهان نووسینەوەی کتێبێکی لەم شێوازە بۆ میلەتی کورد چەندە گرنگە وەکو خۆت باسی لێوە کرد خۆت گەڕایی بۆ ئەوی کە زانیاریەکان کۆکەیتەوە مەتا چەند کارێکی قورس بوو لەسەر شانی تۆ؟ سەرەتاوەکو وتم ئەمە ئەرکێکی نیشتیمانیە خولیا و هیوایەکی خۆمە بۆیە زۆر جار تووشی کێشە و گیر و گرفت بووم بەڵام من هەر لام نەداوە ڕۆشتم لەبەرەوە ئەم کتێبم بۆ ئێستا نەنووسیوە بۆ نەوەکانی داهاتوو ئەبینین ئێمە ئێستا بەهۆی ئەم پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە کارێک بەسەر وڵاتەکەی ئێمە هاتۆ بە تایبەتی کوردستان کە بەداخەوە زۆرە لە نەوەکانمان تەنیا ناوی خۆی و باوکی یا دایکی ێزانێت کە ئەوە بۆتە با بڵێن جێگەی نیگەرانی بۆ تەواوی ئەو کەسانی کەوا خەمخۆرن لەم بابەتەدا. بۆیە منیش کاتێککە بیرم لەوە کردەوە ئێمە بۆ ئەبێت وەکو گەلانی جیهان ئێستا کە ئەبینین وڵاتانی ئەوروپا کە بەدایکی دیموکراتیە ناسرێن بە تایبەتی بەریتانیا و ئەمریکا و دووەلی ئەسکەنافی نەروێژ و سوید و دانیمارک هەمویان بڕۆ هەر کەسێکیان 30 تا 35 پشتی خۆیان نەزانن و پاشان لە وڵاتەدا هەمووی کار بەدەست بوون هەمووی خەڵکێک بوون کە لە ڕابردوودا خزمەتێکیان کردو ئێسش بەردەوامن بۆ ئەبێ ئێمەی گەلی کورد ئەم جیلەی کە پێگا ئەمنەوە تازی کە پێگا زۆر بەداخەوە کە ئەچمە ماڵی زۆرە لەو بنەماڵە بەڕێزانە کە خانەدانیش بوون ئێستا گوێم لێەوە بە خۆشحاڵ بووم کە ئێوارێکی ناوی 6 پشتی خۆتان نەزانن بەداخەوە بنەماڵی وامانەیە خەڵکی ئەدیب و ڕووناکبیر کە مەوەکوتانە نادێم وەکو خەمخۆریەک تەنیا مناڵەکانیان وا فێر کردووە ناوی خۆی و باوکی و ئەگەر باپیرەی بزانێ
کە بەداخەوە ئەم دەردە کوشندەیە لە کوردستانی ڕۆژهەڵات تا زیاتر بەدی ئەکرێ ئەوان فامیلیان هەیە ئەم فامیلە بۆ تەباعیسی سڕینەوەی با بڵین پشتەکانیان کە هەموو ئەو باو باپیرانەی ئێمەش ئەگەر لە ڕابردوودا سیرکەین زۆر لە ئێمە خزمەتیان زیاتر کردو بە بێبوونی کەرەستەوەکو ئەم کەناڵەوەکو کارەباوەکو هەموو شتەکان بۆیە پێویستە وان بە باشزانی کە ئەم بگەڕێم دێ بە دێ و شار بە شار لە زاری زیندوەکان وەکو توێژینەیەکی مەدانی بێم لە ئێوەی خۆشەویست قسەوەر بگرم تۆ کوڕیکەیت باوکت چی بۆ باپیرە چی بۆ مامە چی بۆ خاڵی بۆ تا سەرنجام ئەوەنەی کە چی زانیاری باشیان هەبوو لەسەر باو باپیرانی خۆیان کاک بورهان بەڵێ زۆر بە خۆشحاڵیەوە ئەتوانم بڵێم هاتن بەدەم پرۆژەکەەوە بەڵام ئەو نەوە تازەی کە ئێستن ئەلەوە خەمەکە دروست ئەبێ ئەجینا باوکەکان تازەکە چ گرفتی کاکشە گوران باسمانەوە کرێسە لەگەڵ لانەیە هەندێک دەم و دەستگای حکومی هەیە کە چی پێویستی بە ناوی چواریە من زۆر بەرکەوتم لەگەڵەوە هەبوو ئەو کەسەی کە لەگەڵ مامەڵەکەی ڕای کردووە ناوی چوارەکەی نەزانیوە ناوی باپیری باوکی خۆی نەزانیوە باوەڕەکەی ڕۆژانە گەر بڵێم نەک بڵێم ڕۆژانە مۆبایلەکەی بەڵام هەفتانە سێ چوار تەلەفۆنم بۆ دێ لە خزمی نزیکەوە لە دوورەوە لە هاوڕێ و ناسیاوە کە ئەوە تۆ خەریکێم ئیشەی ناوی چواری باپیرم کێ هینی لە دایکیژەوە تەمان ئێستا بۆی کە پێم وابێ ئەم و شەوشتە داوای زانیاریەکەن هی دایکیژیان پێڵن ئەو کەسە دایکی هەم باوکی یعنی تووشی ناڕەحەتیە بووم زۆر جێ خەمە تۆ بێ بۆ هاوڵاتیەک بیناوی دەیان یاریچی و ناوی دەیان با بڵێن خەڵکی کەی ئەوروپی و با هونەرمەند دوانش کە مافی جۆری ئۆتۆمبیل و جۆری مۆبایل و ئەوانە بزانن مۆبایل ئیسم مناڵی وامانێت تەمەنی 8 ساڵە مۆبایلێکی بیتێ بەرنامەی و ئاکاتەوە من خۆم پێی پێ نابم ئەی بۆ چیە بێ ئەم دایک و باوکە ئەوەندە کەم تەرخەم بن ئەم مناڵیان فێر نەکەن لە کاتێکا ئێمە کەنەتەوەیەکین ئەگەر وەکو دین بڕوانینە ئەم کارە هەموو ئاینە ئاسمانیەکان حتا ئاینە دەستکردەکانیش تەیدی و پشگیری ئەم کارێکن کە ئەڵێ نەوەکانتان فێری ئەنسان نەسەبەکانتان کەن چونکم لە دەواازەی ئەم نەسەب ناسیەوە تۆ لە بواری تەندروستی کۆمەڵایەتی شۆڕژگێڕی و هوەری هەمووی سوودی لێ ئەبینی سەرنجام من کە زانیم باپیرم چییە پێچێ خۆشم هەوڵێ بدەم لەو کارەدایە لەوەی کە ئەو کردوێتی پێشتر منی بچمەوە سەر هەمان ڕێچکە و ڕێبات چونکە مەگەردیقەت بینێمە هەموو ئەو گەورە پیاوە شۆڕژگێڕانە هەمانە لە خۆ نەبوون بە شۆڕژگێڕ لە خۆ نەبوون بە شاعیر ئیلا هەر لە ڕەچەڵەکێکیانە لە 10 پشتیانە لە 9 پشتیانە بەویستی ئەو سەردەمە کەسانی هونەرمەند بوون ئەکادیمون بوون دەستڕەنگین بوون شۆڕژگێڕ بوون وردە وردە هەر وەکو چۆن نەخۆشی لە جیناتەوە ئەگوێزرێتەوە ئەم کارانەش لە نەسەبەوە گوێزێتەوە بۆ نەوەکانیان دەستە خۆش بێت دکتۆر کەیوان پێشەکی کتێبی بەرگی یەکەمی نووسیوە لە پێشەکیەکە و دەستپێکە جیاوازیەکە لە نێوان مێوژ و مێژوو وەڵام من زۆر سپاسی مامۆستای بەڕێزم کاک دکتۆر کەیوانەکەم کە پێشەکیەوە تەمانە و کتێبی کە لە بەردەست ئێوە بەشی یەک و بەشی دووە هەردووکیان یەک بابەتن بەڵام من جیام کردوەتەوە بەرگی یەکەمی کۆمەڵێ هۆز و تیرە و بنەماڵی کوردە کە لە هۆزەکانی هۆزە گەورەکانی ژاف و گۆران و بابان و ئەردەڵان و غەوارە و ئەوانە پێگاتەوە بۆی کە زیاتر خوێنەر نزیکی کەمەوە خۆی چ بابەتێکیەوێ نەک بۆی کە جیایگەین بەشی دووهەمیشی باز لە مێژووی شێخان و سادات و تەریقەت و شۆڕش و ئەوانە ئەکا جیام کردوەوە بۆی خوێنەر ئاسانتر بێت دکتۆر کەیوان ئەرکی پێشەکی نووسینی ئەمەی گرتۆ و ئەوە حەزەکەم ڕۆژێ خۆتان پرسیاری لێکەن کە ئەزانێت چەنە من ماندوو بووم ماڵی ئاوا بێ کە ئەم کتێبەی بەوە شوبهانوە کەوەکو مێوژ شیرین و بەتامە بەدەر لەوەژی کە مێژووە مێوژ ئەو شەربەتی کەلی ئەگری تا بمێنێتەوە خۆشترێ بێ بۆ هەمان کات لە هەمان شێوە بۆ مێژوش هەروایە هەتاکو بمێنێتەوە گرنگتر و خۆشەویسترە ڕاستە باشە کاک بورهانگیانێمە لەگەڵ بەڕێستا بەردەوامە بین لە تەوەر و گفتوگۆکەمان ڕا بۆ چونی هاوڵاتیانیشمان وەرگرتەوە بزانین ئەوان تا چۆن زانیاریان هەیە لەسەر مێژوو ڕەچەڵێکی خۆیان پێکۆ با گوێبیستی هاوڵاتیان بین و دواتر بەردەوامە بین لەگەڵتانە من ئارام ناجی محەممەد بامۆکی ڕاستڵکم بڵین لە دانوشتی بامۆکم لە بامۆک لەدایک بووم باپیری باوکم لە منتقی گردناویەوە هاتوۆتە هەڵەبجە و بەشێکی خێزانەکەشمان لە ڕۆژهەڵاتەوە هاتوونەتە هەڵەبجە و لێرە بنەماڵێکیان پێگێناوە بنەماڵی حاجی محەممەد بامۆکی وەختی خۆی ئەم حاجی محەممەدە کوڕی خشتی هەبووە و دەستڕەنگین بووە و توانیوێتی مناڵەکانی و خەڵکێکی زۆر لە ناوچەکە فێری پیشەوەری و ئیشوکاری خش دروستکردن
دروستکردن بکات و سەری دایکیشم سەرێکیان بەڵخەیە و سەرێکیشان تەشارین هەر ئەچنەوە سەر ڕۆژهەڵات و نەنکێکیشم خەڵکی بیارەیە و بامۆکی گرنگەکەی لەوەیە کە ئێمە وەکو خەڵکی بامۆک سەر بە عەشیرەتێکی معەیەن نین وەکو مەسەلەن ئێمەشر ئەو عەشیرەتانێک کە لە ناوچەکان ئێمە تێکەڵەیەکین لە کۆی ناوچەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانی گەورە لەبەرەوەی کە هەر کەسێک هاتوۆتە بامۆک وەختی خۆی ئایا بە شێوەی زۆرم لێ بێ لە سەردەمەکانی سەردەمی عوسمانەکان و سەردەمی پێش عوسمانەکانی ژیان دواتر بۆ بابەتی بژێوی و پێکەوە ژیان و ژیانکردن بۆ ناوچەکەی یا بامۆکی شوێنێک بووە کە شوێنی کشت و کاڵ و ئاودێری و باخ و باخات بووە و خەڵکێکی زۆری هەمە چەشتە لە بامۆکا کۆبوونەتەوە من لەو عایلەیەم کە باوکم لە بنەماڵەیەکی هەژار و لە بنەماڵەیەکی نیوە خوێنەوار و نیچە خوێنەوار گەورە بووم و ئێستا من خاوەنی سێ خوشکم و خاوەنی 5 برام و ئامۆزا و پورزا و خاڵۆزەکانمان لێرە هەمووی خێزانی گەورە گەوریان پێگەێناوە و ئومێ دەکەم کورد یان ڕۆشنبیری کوردیا تاشی کورد وا لە خۆی بڕوانێک کە ڕەچەڵێکی دێرینەی هەیە و DNA ئێمە کووردە ئێمە ناتوانین خۆمان بکەین بە عەرەب خۆمان بکەین بە فارس خۆمان بکەین بە نەتەوەیەکی دیکە ئێمە محکومین بە کوردبوون محکومین بەو کڕۆمۆسۆمێک کە ئێمە تعبیر لە ئێمەیەکە لە ڕووی زانستی کە کوردین بەڕاستی لەبەرەوە شانازی بە کوردبوونی خۆمەوە کەم و شانازی بە بامۆکی بوونی خۆمەوە کەم شانازی بە هەڵەبجەبوونی خۆمەوە کەم شانازی بەوە کەم کە ئێستا من بە زمانێکی پارا قسەیەکەم ئەوەش کە خەڵاتێکی خوددایە کە ئێمە بە زمانی کوردێکی شیرین قسەیەکەین و زمانی کوردی زمانێکی فرە لەهجە و دەوڵەمەند و ئێستا لەسەر ئاستی جیهانە یەکێکە لە زمانە زیندۆکان ئەمە بۆ خۆی ئەوە دەرەخات کە میلەتی کورد میلەتێکی زیندووە و میلەتێکی دێرینەیە توانیوێتی لەسەر پێی خۆی لەسەر زمانی خۆی لەسەر خاکی خۆی پەرە بەبوونی خۆی و مانەوەی خۆی بدا. من سوران محەممەد فەرەجکێ خام خەڵکی هەڵەبجەم و بە بنەماڵە سیانزەماڵی هەڵەبجەین واتە ڕەچەڵێکم ئەگەڕێتەوە بۆ سیانزەماڵی هەڵەبجە دیارە ڕەچەڵەکە گەورەکەم کووردە و ڕەچەڵک واتە ئەسڵ ئێمە هەمومان هەموو تاکێکی کوردستان ڕەچەڵەکە گەورەکەمان کوردستانین کوردین بۆیە گرنگە بەڕاستی ئێمە سەبارەت بە جوگرافیای کوردستان مێژووی کوردستان ڕۆشنبیری کوردستان کللتوری کوردستان ئێمە شت بزانین ئەگەر چی ئەگەرەوە ئیشی ئێمەش نەبێ ئەنی مێژونووس نەبین دەربارەی ڕەچەڵک شت نەنووسین هەر گرنگە ئێمە بزانین کە کورد کوێیە لەکوێ ئەژین سنووریان کوێ لەکوێوە هاتوون دیارە ئێمە کوردستانی گەورەمان هەیە و کە بە مروری زەمانم کوردستانە گەورە دابش بە بەسەر 4 وڵاتە ڕەچەڵەکە گەورەکەم ئەوەیە بەڵام لەناو ئەم ڕەچەڵەکە گەورەشە ڕەچەڵک واتە ئەسڵ یعنی ئێمە لە شێوازی گروپ و دەستە و خێڵ و عەشرەت و گروپی بچووک بچووک بووینەتە ئەو بۆ بە ڕەچەڵک بۆمان یعنی کۆبووینەتەوە منیش لە ڕەچەڵکی خۆم وەکو سیانزەماڵەکە پێم ئەڵێن ئەگەر بگەڕێمەوە بۆ دواوە بۆ پاشخانی خێزانی ڕەچەڵکی خۆم سوران محەممەد فەرەج کوێخە ئەحمەد پیرۆت حەمەد چاوەش سلێمان بەک شۆڕەبەک شیوەکەڵی من تا ئەوێ ڕەچەڵکی خۆمەزانم و بە گرنگیشی ئەزانم کە ئەو ڕەچەڵەکە بزانم بە تایبەتی لە هەڵەبجاکە دەنگۆی مەسەلەن لە مێژووە باس لەوە کرێکە سیانزەماڵێکێکن لەو بنەماڵانی کە لە ئاودانکردنەوەی هەڵەبجا دەستیان هەبووە منیش نەوەی ئەو سیانزەماڵەیەم بۆیە هەمیشە بە دوواداچوونم کردووە بۆی بزانم ئەم ڕەچەڵەکەی من لەکوێوە هاتووە من ناوم دانا نادر محەممەد ئەمین ئەحمەدە دانیشتوی گوندێکم بە ئەسڵ ئەگەڕێنەوە بۆ گوندی جەلیلە هیچێکە لە گوندەکان لە سنووری هەڵەبجە ئەوەی لە باوکم و نەوەکانی پێشوە زانیاریم پێگەشتوکە ئەسڵی ئێمە ئەگەڕێتەوە بە وڵاتی ئێران و بە کۆچ هاتوونەتە ئەوێ و ئاوادانیان کردوێتەوە هەموو مرۆڤێک بۆ ئەوەی دەوروبەری خۆی بناسێ بۆ ئەوی چاو بکاتەوە بۆی ئەوانی دیکە بناسێ پێویستەکە بزانێت چێیە مناڵی چێیە کوڕی چێیە نەوەی چێیە دایک و باوکی چێن ئەم ڕەچەڵک و خۆناسینە بریتێ لە زانینی سنوورەکان بریتێ لە زانینی خۆناسین ئەگەر من خۆم نەناسم ناتوانم ئەوەکان ئەوانی کەش بناسم و هەموو پێکەوە بوونێکی کۆمەڵایەتی بریتێ لە سەرەتایەک بۆ ناسینی ئەوانی تر و ئەگەر کەسەکان خۆیان نەناسن کاریگەران ناتوان بچن ناوکایە کۆمەڵایەتیەکانەوە بۆیە چ لە ڕووی کللتوری چ لە ڕووی کۆمەڵایەتی چ لە ڕووی ئاینیەوە زۆر گرنگی درراوە بە ڕەچەڵک و هەر کەسێک یا هەر تاکێک ئەگەر بێت و لە ڕووی ڕەچەڵک و کۆمەڵایەتیەوە ون بێ نەناسراو بێت بە جۆرێکی دیکە مامەڵی لەگەڵاکرێ دەستخۆشی بۆ هاوکارانماندا پارێزگای هەڵەبجە بۆ ئامادەکردنی ئەم ڕاپرسیە کاک شەغورهان چییە لەسەر قسەی و هاوڵاتیانە
هەندێکیان زۆر ناوی باشیان نەزانی و باسییان لە ڕەچەڵک لە ڕەگ و ڕیشەی خۆیان نەکرد. وڵا بۆ منەوە جێ دڵخۆشیە کە ئیسا بینم شکر ئەو با بڵێن زانست و زانیاری لای کۆمەڵی خەڵک بە تایبەتی سڵاو بۆ شاری شەیدان شاری هەڵەبجێ خۆشەویست بەڕاستی جوانیان فەربوو. من پێم خۆشە هەر کەس دەبینم کە ئاوا ڕەگ و ڕەچەڵەکی خۆی ئەزانێ باوەڕکەوە ئەزانم ڕەگ و ڕەچەڵەکی خۆم ئەزانێ. چونکم ئێمە میلەتێکین سەرنجام هەمومان لە دایک و باوکێکی نەتوانم بڵێم مێژوێکی دێرینمانەیە ناکرێ یەکتری نەناسین. خۆم میلەتان لە خۆ نهاتۆتە سەر ئەم خاکە پیرۆزە لەبەرەوە سوپاسیانەکەم و جێی دەستخۆشیە. زۆر باشە کاک بورهان، ئێمە کە باز لەواکەین گرنگە زانیاریمان هەبێ لەسەر ڕەچەڵەکی خۆمان لەسەر مێژووی خۆمان. ئەم زانیاریە بەتەنها ئەوە بێت کە من زانیاریم هەبێ لەسەر ناوی با و باپیرانم یاخود نەخێر بەتەنها زانینی ناوەکە گرنگ نییە، بەڵکو ئەبێ زانیاریم لەسەر مێژووی با و باپیرانیشم هەبێ. نەخێر خۆی ناسینی ڕەچەڵە یا ناسینی مێژووی با و باپیران تەنیا بۆ نییە کە من بڵێم ناوم بورهانە کوڕی محەممەدی کوڕی عەبدوڕەحمان ئیلە ئاخری تا منیش سیچل پشتی خۆمەزانم. ئەمە بۆ ئەوە نییە کە تۆ بەس ئەمە بزانی کێیت. ئێمە کە ئەچینە ناو نەسەب و ڕەچەڵەکەوە بۆ زانینی مێژووی تاکەکانە، بۆی بتوانین لە ئایندا ئێمە و لە ئێستادا سوودی لێ ببینین. یعنی جەنابەت کە پێشتر گوێم لێ بوو فەرموود ئێمە بنەماڵی جەماع عیرفانین. جەماع عیرفان کێ بووە؟ لەم شارەدا چی کردووە؟ چ دەستڕەنگینیەکی هەبووە؟ سەرنجام نەوەکانی ژیلانی کەم ئەگەر کەم تەرخەمیەکی تەوەکو نمونە بۆیە جەنابەت باسەکەمە گینا ڕێز و احترام بۆ بنەماڵە بەڕێزەیە بیانوێت کەم تەرخەمیەک بنوێنن لە خزمەتکردن لە ئاسی خاک و وڵات و خەڵک و دین و ژینی ئەم میلەتە لا ئەدەنە چنەوە سەر ڕێچکەکەی خۆیان. ئێمە ناسینی ڕەچەڵک تەنیا بۆ ناسینی ناوەکان بۆ کاروباری ڕۆژانەیە، بەڵام بۆ ناسینی کەسایەتیەکان و مێژووی کەسایەتیەکانەکەین دەستپێک و چەپکە گوڵ و پێشکەش بە میلەتێکین تا بتوانین ئێمە ژۆکو ئەوان بژین. دەستخۆش بێ زۆر پێشتر لە هەندێک لە ماڵەکانە شەجەرە هەبوو، لە ماڵەکانە هەڵەواسرا، ئێستا تۆزە کەم بۆتەوە کاڵ بۆتەوە ئۆژ نەماوە. وڵات توانم بڵێم خەریکە شۆڕشێ بەرپاکەین وردە وردە زیندوو بۆتەوە. ئێمە لەبەرەوە من تۆزە معلوماتمێ بە هەوڵ و ماندووبوونی ئەلبەت زۆرێکن ئەوانەی کە لە کوردستانی ڕۆژهەڵات لە باکوور پێشتر لە خۆرئاوا بەداخەوە کە ئێستاکێ تووشیە و تەنگەشە بە و تەمەناکەم ئیشەڵا خۆری هەڵاتنی دەوڵەتی کوردیمان لێوە بێت. زۆر ئەگەڕام معلوماتم زۆر کۆ کردبووە، خەڵکێکی زۆر هاوکاری کردم لێرەوە سوپاسی تاک بە تاکیانەکەم ناویان نایەنم بە تایبەتی لە ڕۆژهەڵات تاکەوا کۆمەڵێک کەسایەتی ناودار و ڕێزدار و ئەهلی تەکیە و خانەقاکان دێ بە دێ و شار بە شارەگەڕێن لەگەڵ ماچوو. ئەمە بەرهەمی خۆم نییە، بە هەر نەڵێن من هی ئەوانیژە هەمووان پێکەوە کە سەرنجام ئەو معلومات و زانیاریەمان کۆکرەوە توانم ئێستا بڵێم زیاد لە نزیکی 400 دەستنووس و شەجەرەی کۆنم لایە کە هەیانە مێژووی ئەگەڕێتەوە بۆ 300 ساڵ لەمەوە پێش. خۆشبەختانە ساڵی ڕابردوو کە زۆربەش ژیانم کۆپی کردودان بە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانەکانی ئەو قاف وە قەرار وایە زانکۆی سلێمانیش بەشێکیان کردێتەوە بۆ بە دۆکۆمنتکردنی بنەماڵەکان هاوکاریان بوو وەکو ئامانەت بیژیدەم بە ئەوان بۆی مێژووی ئەم نەتەوەمان نەفەوتێ. بەهۆی ئەوە کە ئەم زانست و زانیاریانمان لایە زۆریان پەیوەندیمان پێوەکەن خەریکی سەر لە نوێ دروستکردنەوە و نوێکردنەوەی شەجەرەی بنەماڵەکانیانن. ئیتر هەیەە 15 پشتەزانی هەیە 13 پێش من دەڵێم ئەگەر 5 پشتیش بزانی ئێمە وەرە با بڵێن دیزاینەکەت بۆکەین خۆ 100 ساڵی کە 5 لە دایکە بێ ئەو بێ بەدە با ئیترمە کەم تەرخەم نبین بڵێن هەر ئەوەندە ئەزانین، چونکەوانەی پێشێمە گەر بیان نووسیاتەوە ممکنە من ئەگەر دەبووە ئەو 5 زانی ئەبوو بە 15 منیژە سە 5 نووسمە بێ بە 20 کەواتە ئەگەر 3 پشتی خۆشت بزانی خۆ بە دواکەوتو مەزانە بۆ نەوەکانی داهاتوەرە و 3 ئەبێ بە 20 بێ بە 15. ئێمە یەکی ناوی 6 پشتی خۆمانە زانین، تۆ ناوی چەنە زانی؟ مادام تۆ دەستت کردو بەم پرۆژە جوانە ئەبێت خۆت زۆر بزانین. ئێمە بە حکمی ئەوەی کۆمەڵێک بنەماڵە لەبەرەوە زۆر جار بەهۆی ئەوە کە شێخ و سەید بوون تەریقەت لە ناویانە بۆ دەست بەدەست تەریقەت گەشتووە یاخود شەجەرەکان دەست بە دەستگەیوە. من ئەوە شەجەرەی خۆم ئێستا نەهێناوتم باهی خۆمی نەشەهادە نەسەب نێناو ئەگیرا من تا حەزرەتی نوحم نووسیوەتەوە هەمی بە پێی بەڵگە و دەلیل، چونکم خۆ ئێستا کە من ئەڵێم تا حەزرەتی نوح و تا حەزرەتی ئادەم تۆش هەر بە هەمان شێوە هەتە، بەڵام پێچە من لە ڕێگەیەکەوە بچم تۆ لە ڕێگەیەکی ترەوە. ئێمە لەبەرەوە بنەماڵەکانمان ساداتن هەر لە ماڵەوە هەڵم واسیوە ئەتوانم بڵێم مناڵەکان ڕۆژانە پێیان لەبەرەکەین بەڵێ من زیاد لە 38 پشتی خۆم لەبەرە بە بەردەوامی لە دوای ئەوەش بەنووسی نووسیوە تاکو حەزرەتی نوح کە ئەتوانم بڵێم یەکێک لە کوڕەکانی لانکەی کۆکردنەوەی مرۆڤایەتی لەم خاکەی ئێمە تا ئەوێ نووسیومە بە بەڵگە و دەلیلەوە. دەستی خۆش بێت کاکشە بورهان ئەم کتێبانەی بەڕێزت ئەتوانین باسی زانکۆی سلێمانیت کرد، ئەتوانرێت کەواتە لە داهاتووە لە ئێستایە وەکو
سەرچاوە بۆ توێژینەوە بەکاربهێنرێت؟ ئەتوانم بڵێم من ئەو کتێبە کە نووسیمەوەکو پێم وتن من ئێستا بۆ شت بۆ ئێستا نانووسم، چونکم ئێستا کە من سوود لە کتێبێکی مامۆسا عەبدولکەریمی مودەڕی، سوود لە کتێبێکی ئەمین زەکی بەک، سوود لە مێژووی مەردۆخە بینم لانی کەم هەیەە 100 ساڵە نووسیوێتی. ئێستا من بە شوێنی تامەزرۆم بۆ لاپەڕەیەکی شتێکی لێ هەڵگۆزم. بۆیە من ئەم کتێبم بۆ ئێستا کە نەنووسیوە زۆر چاوەڕێژ ناکەم شتی لێ سوودی لێ ببینین. بەڵام خۆشبەختانە کە ئەبینم لە هەندێک قوتابی کە دێن لە کۆتا ساڵیانە راپۆرتێک پێشکەشەکەن لەسەر بابەتی مێژووی و تایبەتمەندی بە تایبەتی لەم بوارە لە هەفتانە لە مانگانە دێن لە ماڵەوە چاوپێکەوتنەکەین و هەموو ئەو زانست و زانیاریانەی کە من ئەیزانم ئەمێ و پێم خۆشە هەر کەسێک پێویستی پێیەتی من لەو کتێبەژانم نووسی و مافی لە چاپدانەوەی پارێزراوتومە ئازادە بۆ ئەوی تاک بە تاکی کورد سوودی لێ ببینێ. لەبەرەوە تەمەناکەم ئەوەی کە ئەیزانم و لە دڵ و لە مێشکمایە حەز ئەەکەم بەجیلی داهاتووی بڵێم بۆی لەگەڵ خۆمان نەمرێت وەکو ئامانەتێ تەسلیمی ئەوانی کەم. دەستە خۆش بێ لە پێشەکێکە باسمانەوە کرد کە ئەمە دوو بەرگە و بەردەوامی هەیە. چی لە بەرنامەیە؟ وەکو پێم وتی من سەرەتا هەمووی ماوە هەمێژوو هەڵم گرتووە لە مفەکەرەیەکی بچووکی هاوسەرەوە و کاتە ئەوە هەبوو دەسم پێکرد ڕۆژانە شتمە نووسی لە ساڵی 2000 هەر خولیای خۆم بوو تا وردە وردە 14 ساڵ شتم کۆ کردەوە بەس کۆمە کردەوە زانیاریم هاتم گوێم لە تۆ گەبزانم چ بنەماڵەیەکی ئیشت چیە خەریکی چی باپیرە چی بووە لە دوایەوە لە 2019 هەموویم بە مسۆدەی نووسیەوە لە 2020 بە دواوە ئەم کتێبم چاپ کرد. ئێستش بەردەوام بەهۆی ئەوە تازە چوومەتە ناو بوارێک هاتنە دەرەوەم بۆ ویژدان ئازارم ئەدا کۆڵی لێ بدەم. ئەگینا بەڕاستی ماندووم بۆیە من سوپاسی تاک بە تاگی ئەندامانی خێزانەکەم دایک و باوکمەکەم کە لە سا باوەڕکە هەتا ئێستا بە داتان نووسیمە 111 جار بن بە سەردانی کوردستانی ڕۆژهەڵاتم بوو لە جاری وەوە 29 ڕۆژ کە فیزەکەم تەواو بۆ نەگەڕاومەتەوە. ئەمە ئەگەر پاڵپشت و هاندەر و هاوکارم نەبن ناتوانم ئەوەندە ماڵ و مناڵ بەجێ بێڵم دایک و باوک بەڵام ئەوان پاڵپشتی من بوون سوپاسیانەکەم و سوپاسیەمەوە کەسانش کە هاوکارم بوون. بۆیە بڕیارمدا ئەم پرۆژە مادەم ئێستا خەڵک زۆرتر شتم بۆ دێنێ و خولیایانە زۆرتر بنووسین و دۆکۆمنتیکەین خەریکی نووسینەوەی سەر لە نوێ ئەو بنەماڵانم کە لەم کتێبە دانین. ئێستا لەخوا بە زیابێ بەرە و تەواوبوو نەچین لە 2 ساڵی ئایندا پێم وابێ بکوێتە بازار کە 5 جەڵدە بە ناوی ڕەچەڵەکنامەوە ئەو ئەتوانم بڵێم تەواوی کوردانی ئەوروپا و وڵاتە عەرەبیەکانیشمان تێ کردووە کە لە ڕێی قۆنسوڵگەریەکانەوە لە ڕێی ئێستا بەهۆی خوێندکارەکانەوە کە لەو زانکۆی عەرەبی و ئەوروپیانە ئەخوێنن چونکم ئێمە بۆ معلوماتی تەواوی بینەران کورد تەنیا لە 4 پارچەی کوردستانە نییە لە 5 پارچە هەمان ئەی رووسیا چیلێکی کە 250,000 کوردی تایە و نیمچە دەوڵەتێکی سەر بەخۆیان هەیە و پاشان ئێمە بەهۆی ئەو شاڵاوی تعریبکردنە لە سەردەمی دەوڵەتی عەباسی و عوسمانی و سەفەوی ئەوانە ئێمە کورد میلەتێکی ئازا و بەجەرگ و بەغیرەت بووین هەمیشە دووریان خسوونەتەوە لە زێدی با و باپیرانمان. ئێستا لە ئەفغانستان کوردمانەیە لە پاکستان لە تاجیکستان لە ئەوروپا 1,800,000 ئێستا کوردی ئاوارەمان هەیە. ئەبێ ئێمە بزانین ئەم کوردانە سبەینێ ئەگەر کەسێک لەو کوردانە هاتەوە و کوڕاکژنەکەی با بڵێن ئەوروپی بوتی من کوردم من ئیشارەتم پێداوە هەر بۆ نمونەیسە برایەکی خۆم ئەندام پەرلەمانە لە سوید ئێ باشە 100 ساڵیکە ممکن ئەگەر تیارەوشت نەمێنە کوڕێکی بێتەوە کوردی نازانێ من ئاماژەم پێکرۆ کە کوڕێکی ئێمە چۆ بۆ یا دکتۆر سەرباز کە یەکێکن لە بنەماڵەکانی ساداتی مەمەنداوا لە حاجیاوای لای ڕانی و قڵازی ئێستا پارێزگاری لامبێسە لە بەری لە لەندەن ئەمە بۆ ئێمە ژێی شانازیە دەیان و سەدان کوردمانەیە لە ئەندام پەرلەمان لە محافظ لە پەرلەمانتار من ئاماژەم بە بنەماڵەکەی ئاوەکو دێڕێ کردو ئەم کوردە ئێستا نیشتەجێی ئەوروپایە بۆی ئەگەر 100 ساڵی کەنەوەکەی هاتەوە ئێمە تووشی گرفت نەبین بڵێن چۆن کورد گەشتە ئەوێ ئێدە ئێسەوە تا ئەو کۆچە گەیاندونێت. زۆر باشە لە پلانی داهاتووتان نیە کاک بورهان کۆمەڵک لە کەسایەتی دیار هەیەتر لە شاری سلێمانی بێ یاخود لە هەولێر بێ لە هەر شوێنێکی تر بێ کە کورد بوو بێ خزمەتێکی زۆری بە مێژووی کورد و بە نەتەوەی کورد کرد بێتەوە توێ لە نێو کتێبەکان تا جێگەی بکەیتەوە. من وەکو پێم وتی بەردەوامم لە گەڕان لە کۆکردنەوەی زانیاری ئێمە خاکێکمانەیە مەرج نییە تەنیا وەکو زبان کوردی تیاابێت چونکو ئێمە یەزیدیمانەیە کاکەیمانەیە مەسیحیمانەیە کندانمانەیە ئاشورمانەیە ئەمەش لەم خاکە ئاژین و ژیان بەسەرە بن و پاشان مەزهبە جیاوازەکانمانەیە
ئێمە زەردەشتیمانەیە شیعەمانەیە سونەمانەیە هەموو ئەمانە بۆ من خاڵی جەوهری کوردبوونە و لەم خاکا بژی ئیتر بۆ من مەبەز نییە چ ئاینێکی هەیە چ ڕەنگێکی هەڵبژاردووە گرنگەوەیە جێپەنجەی دیار بێت جێپەنجەشی دیار نەبێ دڵنیام ڕۆژێک لە ڕۆژانەوەکانی جێدەستیان لەم خاکا دیارە بێ هەر نووسیومەتەوە خۆش بێ کاک بورهان کۆمەڵشت لەگەڵ خۆتا هێناوە ئاماژەیەکمان بۆ بابەتانە بۆ بکە ئەمانە شەجەران چیت لەگەڵ خۆتا هێناوە ئەمانە ئێمە دووشتمان هەیە لە مێژوودا ئەتوانم بڵم سێشتی یەکێکیان پێی ئەوترێ شەهادە نەسەب ئەمە وەختی خۆی لە تقریبا نەتوانم بڵێم مێژوەکەی تۆ سەیری دەسوخەتی ئەو کاتەکە دەستوخەتیان جوان بووە کاکشە بوران فەرموو ئەمە بنەماڵی ساداتی گەنکێ لە منتیقەی شارباژێر ئەمانە چۆن دەستکەوتوت ئەمە کە بەڕاستی ئەتوانم بڵێم شتێکەیە پێوتێ نێتپاکی و ئیخلاص بۆ ئیشەکە خەڵکی زۆر بەدەمەوە دەنینا ئەم بنەماڵە هەیەە ئەم شەژەرەی 100 ساڵە پیشانی کەس نەداوە کە منە چەند فۆتۆگۆپیەکی لێ گرم و ئەدەم ئەم بەمدەنێ ئەمە وەختی خۆ حاجی شێخ معروفی نۆدەی نووسیوەتی و مۆری ئەو کۆمەڵە زانا و علەمای پێوەیە کە بۆ ئەو بنەماڵە تەییدیان کردووە بە وەصف و سەنا و بە شعر و بە ئایەت و حەدیث هاتووەتە خوارەوە تا سەرنجام ئەمە مۆرەکانیەتی کە ئەیبینین هەموو ئەوە مۆرانەی کە لەو سەردەما لی دراوە بۆ کەسێک کراوە بە ناوی سید ئیسماعیلی سید شەریفی سید سلێمان هەتا ئیلە ئاخرێگێتەوە سەر حەزرەتی حوسێنی کوڕی ئیمامی عەلی ئەمە ناوچە شارباژەر و گوندی گەنکێ گوند بەڵێ ئیتر ئەمە کۆمەڵی و چوارتا بڵێ کۆمەڵێکیش دێنەوە سەر ئەم بنەماڵانە بۆ نە ساداتی تەپەڕەشی لای با بڵێن سلێمانی وە کۆمەڵە بنەماڵی کە ئەمە ئەبێتە دەستپێک بۆ کارەکەی من کێ دێتەوە سەر ئەمە چونکم ئەمە لانی کەم هەش پشت پێش ئێستا نووسراوە ئەو کەسەژی کە ئەمەی بۆ نووسراوە هەش پشت پێش ئێستا خۆی لە بەرێتی وەکو جەنابتان کە ئاماژەدان پێگرێکی حەو پشتان لەبەرە ئەم جانەوەکانی ئێستا ئەنووسینە ئەمە پێوتێ کاتە بۆ دەوڵەمەندکردنی ئەم پرۆژەی تۆ هاوڵاتیان هاوکارێکی باشی کار زۆر سپاسیانەکەم بەڵام بەداخەوە کۆمەڵێکمانەیە کە لەم پشتانیان لای خۆیان خەزنیان کردووە ناماندنێ ئێستا بۆ نمونە هەمانە ئیتر لەوایە کە بڕزێت لەوایە کە تێک بچێت ئەمە هی بنەماڵەیە کە لە سادا شێخانی گڵە زەردە کە وەختی خۆی پێم وابێ شێخ مەحموودی نەقیب لە سەردەمی ئەوان نووسراوە هەمووی بە شعر و بە پیاهەڵدان تا سەرنجام ئێستا بنەماڵەکەیان فۆتۆکۆپیەکەدام منیش ئەوەی کە لەلام بێت ئەیدەم بەو زانکۆ و کتێبخانە و ئەوانەی کە پێویستیانە ئەمە پێوتێ شەهادە نەسەب شتێکی کەمان هەیە پێی ئەوترێ شەجەرە نامە ئەمە با بڵێن وەکو باسمان کرێمە شەجەرە نامی بنەماڵی خۆمانە ئێمە بەم شێوە شەجەرەکان دروستەکەین ئیتر چەند پشتی خۆمان بڵین ئەوە وەکو ساداتی پیرخدری کە ئەڕاتە سەرەوە بۆ سید حاجی جەوشن سید محەممەد سیان با لێرەوە دەست بکەن کە من بورهان محەممەد عەبدوڕەحمان هەمە عەلی حسین محمود سۆفی عارم تا ئاگاتە شێخ محەممەدی شێخ ئیمامی شێخ محەممەد کە ناسراوە بە مامتاتە لە ناوچەی هەورامانەوەتەوە دوایەوە شێخ عەلی شێخ عەبدوڵڵا موراد شێخ محەممەد حاجی جەوشن تادا سید محمودی کوڕی سید محەممەد زاید کە ناسراوە پیرخزری شاهۆی ئەمەش مۆری کۆمەڵێک لە گەورە پیاوان و علەمای ئەم سەردەمەیە ئەمە شەجەرە کۆنەکە لەوێ هەردام ناوەتەوە هی ئەو سەردەمی پێوەیە کەواتە ئەم شەجەرە ئەمە پێوتێ شەجەرە ئێستا من ناوی هەردوو کوڕەکەمی تایە ئیتر من دروستم کردووە تا ساڵی 2021 کێ لە دایک بووە دوای منیش ئەگەر من مردمەوانیش ئازابن بۆ خۆیان ناوی مناڵێکی چیتیانی شەجەرە ئێمە یەک مشکیلەمانەیە لە مەسئلەی شەجەرەیە ناوی کچ لە کتێبە ئانووسین بۆ نمونە ئێستا جەنابەت خانمێکی لە بنەماڵی ژەماع عیرفانی پێچی ئەگەر کاری پرۆسیا و سەرگیریت کردبێ یا ئیشەڵا ئەگەر نەتکردبێ بیکەی بە هاوسەرێک بە دڵی خۆت ئەچی بۆ بنەماڵی باباجان خوا لە یەکتان نەکا پێچی هاوسەرت لەو بنەماڵە نەبێ تۆ تازە ئەبی بە دایکی کۆمەڵێ منداڵ لە بنەماڵەیەکی دە چونکم بۆ معلوماتی ئەسڵی شەجەرە ئێمە لە ژنەوە هاتووە لە حەزرەتی فاتیمەوە کە بۆ ژنانجەی شانازیە ئێمە هیچ کاتێکلاریمان لەوە نیە بەڵام ئێستا دایکی من لە عشیرەتێکە بە ناوی عشرەتی بەرازی یا بەرازندە تازە لە دایکی من لەگەڵ باوکمە خاوسەرگیریان کۆ 13 مناڵی بووە ئەم 13 مناڵە بێ بە دایکی ئێمە بێ بە مڵکی ئێمە تازە بۆ بەیەکێک لە خانەدانەکانی ئێمە هەموو ئافرەت ئێمە بنمونەیە بۆ هەمویان پێچێ من بە دایکی خۆم بیناسێنم نەک بە خاڵی خۆم چونکم خاڵیژم خێزانێکی بە خۆی ئەیناسێنێ لەبەرەوە ئێمە هیچ کاتێ نەنووسینەوەی ژن بۆ ئەمە ئێمە وەکو دایک ئەینووسینەوە نەک وەکو کچی ماڵێکی تر بەڵام هەر شانازیە بۆ بنەماڵەکەی خۆی بە ناوی باوک و باپیرەوە ئەینووسینەوە لەبەرەوە ئەمانش با بڵین هەمە کۆمەڵە شەجەرەی کەمانەیە ئەمە ئەوە هینی بنەماڵەیەکە باشە بەڕای چەندە گرنگە ئێمە گرنگی بە ئەم شەجەرانە بین هەمان بێ لە ماڵەکانی خۆمانە بۆی کە زانیاری بە
نەوەکانمان بین کە تۆ کیت و با و باپیرە کێ بوون والله ئەتوانم بڵێم وەکو خۆراک چەندێک زەرورە بۆ ئەوەی کە ئینسان ئەی خوار ڕۆژانە پێویستێتی ئەمەی بنەماڵی گۆمەیەکانە لە عشرەتی عوزێری کە ئەوانی شوار بنەماڵن وەختی خۆی عوزێر کە یەکێک بۆ لە گەورە پیاوەکان کە سمایل عوزەیریە کە گۆمەیە کە بە ئەحمەد پشتکۆم ناسراوە دوای بۆ بە گۆمەی بە ئەمیر عەبدوڵعاووداڵانیە دوای ئەوەش لەگەڵ قەرەوەی سیەکانە ئەو چوارتیرە پیانەوترێ چوارتیرەکەی عوزەیری ئەو یەکێکە لە بنەماڵەکانیان ئەوە هەر پەیوەندی بەخوا بەر زۆرمانەی ئەمەش باشە با بڵێن شێخانی سۆڵە لە ئێران و لە عێراق ئەمە کە خۆیان دروستیان کردو هەر کۆپیەکیان داوە بە ئێمە ئەمە تقریبا تا ساڵی 2010 سەخەریکین بۆیان دروستەکەینەوە ئەچێ بۆ ساڵی 2024 بۆی ئەو نەوانەی کە خەریکن بۆیان دروستەکەن بەڵێ بە هاوکاری خۆیانەوە ڕۆژانە دەنووسین لەسەریان چونکو ئەمان لە ڕۆژەڵادن لێرەش هەن و پاشان بۆ جنوب هەتا ئێستا لە هەندستان لەوێ خەڵکیانەیە لە پاکستانیانە کە جێی شانازیە بۆ گەلی کورد وە زۆری کەژمانەیە من هەرەوە دەمهێناوتم با تۆزێ بینەران ئەمە شەر بۆ حەزەکەم نیشانی دەنەمە بنەماڵەیەکە کە بەڕاستی زۆر بۆیان بەپەرۆشم زۆر خۆشیان حەزیان لە نووسینەوەی ئەم شەجەرە بوو ئەمە تقریبا 8 پشتی خۆیان نەزانن ئەمە پێوتێ بنەماڵی بارامی سید سادق دوو برابوون سۆفی ئاخە و کاکە ڕەش دە ئێستاکێ ماشەڵا چەنە زۆرن تا ئەوەندەی خۆیان زانێ وەستە خەریکی دۆزینەوەی لەمە بەرەو خوارد ئەمە تا ساڵی 2023 ئەمەندەن کاگوران تۆ لەگەڵ ئەوایە ئەگەر کەسێک ناوی خۆی و باو باپیری باوکو و باپیری بزانێت لە دوای ئەوە نەزانێت لێستا و دەست پێ بکات درەنگ نییە بۆی کە شەجەرێکی ئاوا نەخێر چونکم ئێستا ئەم بۆ نمونە من ناوی باپیری خۆمەزانم خۆ باوکم باپیرم دوو کوڕی هەبووە کە باوکم و مامەکات باوکم ئێستا 7 کوڕی هەیە مامیژم 6 کوڕی هەیە ئێمە یەک بڵین لەم حوکڕە لوە پاشان 6 کچیژیە ئەویش 4 کچیە هەمووشی پودۆ ژنیە ناوە ئەگەر دیقەت بی تەنیا لە باپیری من کە سێ پشتە لە باوکم و مامەم ئێستا 150-200 کەسە بین ئێ 200 کەس تۆ بیگەی بە شەجەرەیەک ئایا بۆ 100 ساڵی کە ئەبێ بەچەند چیترمان لایەک و ئەمەمان لایە ئەمە شتێکی کەیەکە لە میلەتی کورد ئێمە هەمیشە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە ئەمە هەم طریقەت نامەیە هەم شەجەرە نامەیە ماشەڵڵا مەشان مەترە ئەمە 8 مەترە ئەوە زوو ئەوە خەڵک ئەوە اعتیباری داوە بنووسین ئەمە طریقەت نامەیە بۆ بنەماڵەیەکی شارباژێر لە نووسراوە بۆ بنەماڵ ئەمە ئەو طریقەتیان قادری بووە وەختی خۆی خۆتان نەزانن دوو قوتابخانەی گرنگ لە وڵاتی ئێمە خزمەتیان کردووە طریقەی قادری و نەقشبەندی کە ئەم دوانە سەرتۆپی هەموو زانکۆ و پەیمانگاکار بوون لێەوە ئەو ئەدیب و شاعیر و ڕووناک بیرانە پێگەیون بۆی کە ئەوە درێژە بێ مەگەڵەکانی ئەو سەردەمەیە تقریبا نەتوانم بڵێم زیاد لە 180 ساڵ لەمەوە پێش ئەمە هەمووی مۆری گەورە پیاوانی پێوەیە وە شاهیدی ئەو بۆ ئەو بنەماڵە کە بنەماڵی حاکم شێغلەتیفن لە منتیقەی دڕە و قامیش کە ئێستا خەریکی ئیزافەکردنی ناوەکانی دوای ئەم شەجەرەی دوای ئەمە توانم بڵم زیاد لە 250 نەفەریان کە لەم شەجەرەیە نەبوو ئەبێ چەند مەترەوە کاتە ئەخر ئەمەیتر تەواوە دەستکاری ناکرێت دروستکەینەوە ئێمە وەکو ئەوەی لێ بکەین کە نیشانەدان خۆش بێت بەڕاستی گرنگامانە کاک شێخ پێم بڵێ لە کتێبەکانە هەموو ئەو کەس خێزانانی کە ئاماژە بە ناوەکانیان بە خێزانەکانی نەکراوە لە کتێبەکانی داهاتووە جیان نەکرێتەوە یان چۆن پەیوەندی بە بەڕێستەوە بکەن بەرنامەکە بینن ئەیانەوێت ئەوانی ژیان بکرێتەوە منەوە لە ڕێی بەرنامەکەیەوە چەند جارێک هەر چاوپێکەوتنمانە بۆ پاشان ئەدرس و ناونیشانم لای ئێوەی بەڕێزدانێمەوە لە کتێبەکەژە هەر نووسیومە من داوا ئەکەم لە گەلی کورد ئێمە میلەتێکین بەهۆی ئەوە کە تایسە دەوڵەت نەبووین بەداخەوە هەرچی شتی دۆکۆمنتمانەیە هەیە هەمومان ئامادەیە بەڵام بەداخەوە دەوڵەتانی دراوسێ ئەیبن بۆ خۆیانیکەن بەی خۆیان پێویستە ئێمە هەر کەسێک نووسینی لەسەر وەرەقەیەک لایە پیشانی ئەو کەسانەی بدا کە متمانەی پێێتی و نووسەرن لەم بابەتان با تۆماری گەین چونکم زۆر لەمانە ئەچمە خزمەتی هەمی مۆریانە خواردوێتی نەیداوە بە کەس کە سوودی لێ نەبینیوە وە مێژووی بنەماڵە و هۆز و تیرە و نەتەوەی ئێمە ئەمە شتێکە تایبەت نییە تەنیا بە من تایبەت نییە بۆ بنەماڵە بەڕێزەهی شایەتیدانن لەوەی کەوا لەسەر ئەم خاکە گەلێکی کورد ژیاوە بنەماڵەیەک ژیاوە کە دەست و دەمی ڕەنگین بۆ ئەم وڵاتە بۆیە داوایان لێکم هەر زانیاریکیان لایە تۆمارکرا و بێنن بایەمەش تۆماریکەین بۆی نەفەوتێ و ئەسڵەکەش بۆ خۆیان ئەگەر زانیاریکی تەواویان نەبێت بەڕێزت هاوکاریان نەبی بۆ هەر کەسێک ئەتوانم ێستا ڕەچەڵێکیان نورۆزرێتەوە کەسێک 5-6 پشتی خۆیان پێ بڵێ توانم من تا 10-15 بۆ بدۆزمەوە لەبەرەوە سەرچاوی ڕێگەکانم لایە
ڕێگەکانم لایە نەک بڵێم ئەوەی کە ئازایەتی خۆم بێ بۆی ئەم شتانەوە من ئەتوانم بەڵێ هاوکارێکی باشیان بم بۆی هەمووان بتوانین بۆ نەوەکانی داهاتوومان خزمەتێ بکەین. دەستە خۆش بێ کاک گورهان بەڕاستی ئەم ڕۆژەی تۆ گرنگی زۆرە هەم بۆ ئێمە هەم بۆ نەوەکانی داهاتوو چونکە وەکو خۆت باسی لێوە کرد هەر بە تەنها ئەوە گرنگیە من بزانم با و باپیرم ناویان چی بۆ زانیاری تاویشم هەبێ لەسەر ئەو مێژوە پرشنگداری کە ئەوان هەیەیان بووە. لە خزمەتانە منوەکو پێم وتنێمە ئێستش کۆمەڵە کەسایەتیمانەیە پێچێ هەروەکو شاعیرەکان کە من زۆر جار بە نەوەکانی ژیان بۆ منە قانعی شاعیر خۆخ ناوی قانع نەبووە مەحوی ناوی مەحوی نەبووە مەولەوی ناوی مەولەوی نەبووە کاتێک ئەچی مێژووی بنەماڵی قانعی شاعیرە خوێنیتەوە شێخ محەممەدی شێخ عەبدولقادری شێخ سەعیدی شێخ محەممەدی شێخ محەممەدی گەورەی تا ئەڕوات کابلە سووری مەریوان کە مەرقەدی لەوەیە یان بۆ نمونە مەولەوی کە ناوی سەی عەبدوڕەحیمە هەموو ئەمانە ئێمە پێویستە بزانین و بەنەوەکانمان بڵێن چونکم ڕۆژگارێکە بێ ئێمە احتیاجمان بەوە ئەبێ کە بزانین کوڕیکەین لێمانە پرسن ئێمە بەڕاستی سەیری دیقەت بن لە خۆرئاوا و لە باکوور زوڵممان زۆر لێکرا بەوەی ئەوە کە نەسەبەکەیان ون کردین ئێستا بڕۆ ناونانی مناڵی کوردی هەتا لە کوردستانی سووریا لەو سەردەمی کە داگیرکاری بووە قەدەغە بووە نەبووە ئێستا هەوایەکی ئازادیان هەڵمژیوە بەوانی ژەڵێم من چوو وەختی خۆی لە ساڵی 2006 بۆی هەر خەتا خەریک بوو بیژمانگرن لەبەروی ئەم شتە لەوێ زۆر نامە بوو دەستگا ئێوە زۆر با بڵێن تەحەفوزی بەم شتانەوە کرد تەمەناکەم دەرفەتێ بڕخسێ بچین هەموو ئەو بنەماڵە ڕەسەنانی ئێوەش بنووسینەوە بۆی پێیان بڵین چه باکووری چه باشووری چ ڕۆژەڵات چ ڕۆژ ئاوا چ ڕووسیا و چ ئەوروپا هەموو ئەو کوردانێتیا ئێمە سەرنجام لە خێزان و خانەوادەیەکەوە هاتوونێتە ئەم وڵاتێکە جێی شانازیە من بە هەموو ئاینە ئاسمانیەکانە و بە بەڵگەوە هێناومە کە لە سەردەمی حەزرەتی نوحۆکە کەشتەکەی لەنگەرەگرێت کە لە قورئانی پیرۆزا بە ئاەت باسێکا کە ئەفەرمێ خوایە لە شوێنێکە ئەم کەشتێم لەنگەر بگرێ کە باشترین شوێنی سەر زەوی بێ لە کوردستانی باکوور و لە چیای ئارارات سەر لە نوێ مرۆڤایەتی دروست بووەتەوە ئەتوانم بڵێم خاکی پیرۆزی کوردستان دایکی تەواوی مرۆڤایەتیە بەڵام بەداخەوە چونکو ئێمە دەوڵەتمان نییە ئەم شتانیان هەموو لێ بردوین ئەم شتانیان لێ شاری وینێتەوە ونیان کردووە بەڵام سەرنجام ڕۆژ بە بێژنگ بەری ناگیرێ هەمووی دەرەکەوێت چەند کەسێکی وەکو ئێمە و ئێوەش مەسەخەرە بێت تاکو بتوانین ئەو مێژۆ پرشنگدارە سەر لە نوێ تۆمارکەینەوە تەمەناکەم بگەین بە کەناری ئارامی و ڕۆژگارێک ببین بە خاوەنی دەوڵەت و کیان و ئاڵای خۆمان لە تەواوی دەستی بەڕێزە خۆش بێت پێت وایە بۆ شایەک لە بەشی مێژووی کتێبخانەی کوردیا هەیە والله من وەکو نووسەرێک ناتوانم ئەو حەقە بەخۆم دەم چونکم پێش من ئەوەندە خزمەتیان کردووە بەڕاستی من ناتوانم بم بە لاپەڕەیەک لە ماندووبوونی ئەوان بەڵام هەمیشە و هەردەم هەتاکو کۆتای دنیا کتێبخانەی نەکوردی کتێبخانەی ژیان پێویستی بە زانست و زانیاری تازەگەری هەیە بۆیە من ناڵێم بۆشایی بەڵام ئەتوانم بڵێم هەوڵ ئەدەم منیش مشتێک لەو خەروارە پڕکەمەوە کە لە بۆشایی کتێبخانەی کوردیا دروست بووە لە ڕێگەی ئەو توانە و جەهد و تاقەیە کە هەموو بە پشتیوان و پاڵپشتی ئێوە و تەواوی ئەو خۆشەویستانی بەردەوامیتە لەسەر ئەم پرۆژێ لەسەر مێژوو ڕەگ و ڕیشەی کورد وەکو دواپەیامی خۆت ئەگەر شتێکت هەبێ بتوێ لە کۆتایە بڵێ کاک واللهی دواپەیامی من تەنیا هەر ئەوەیە هەمیشە هەر داواکەم ئەتوانم بڵێم وەکو کوردەواری خۆمانە لیانە پاڕێمەوە هەر کەسێ شتێکی لایە ئەو شتەی کە لاتانە باوەڕتان بە هەر پیرۆزیەکەی بگەن بە خاتریەوە بە ئەم شتە نەفەوتێت چونکم ئەمە بەرهەمی ڕابردوو ئێمە بۆ ئایندەی خۆمانی پێگەشتکەین داواکەم هەر بنەماڵەیەکی بەڕێز پێی خۆشە ئێمە لەم کتێبەدا گوێی لێمانە چمەم کەناڵێکی جیهانیە لە هەر کوێگەیە من لەسەر تێچی خۆم ئەچم بۆ هەر کوێرەدەیەک بۆ هەر شارێ بۆ هەر شارۆچکەیە بۆ هەر شوێنێکی کوردستان ئامادەم بێن با پێکەوە ئەم کتێبە بە هەمومان جوانتر و ڕەنگینترکەین مێژووی بنەماڵەکەتان بانەفەوتی ئەگەر ئێستا گلەی و گازندەیەکی لە دەسەڵات لە حکوومەتەیە لە نەبوونی موچە و بودجەئی لە ئاخری منیش هەمان گلەیمێ بەڵام ئەمە نابێتە باعیسی ڕێگری لە نووسینەوەی مێژووی نەتەوەکەمان کە ئەرکێکی ئاینی و ئەخلاقی وڵاتیە زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویستە مەناکەم هەر کەس گوێ لێمە بێ بەدەم ئەم پرۆژەوە بۆ خزمەتکردن بنەوەکان دەستی خۆش بێت کاک شێخ بورهان سپاس بۆ تۆ سپاس بۆ ماندووبوونت خەمخۆریت کاتە بۆ مێژووی جوانی کورد دەستە خۆش بێت دووبارە دەست خۆش بێت بە هیواین بەرگی سێمیش زوو بێتە بەردەستمان و ئەوەش ببینی بڵێن کتێبی دووهەم کە 5 بەرگە بەرگی 5 بەرگە باشە هیوادارین زوو بێتە بەردەستمان دەست خۆش بێت کاک شێخ بورهان دەشن ساغ بێت سەرکەوتوو بیت